مناوی خدایی بەخشندەی مهرەبان، حەمد و شکر و سوپاس لۆ خوای گەورە، درود و ڕەحمەت و بەرەکاتی خوای گەورە بڕچێتە سەر گیانی پاشی حەزرەتی محەممەد الموستەفا و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. خۆشحاڵ و شادومانین بە ڕێزان و خۆشەویستان لە بەرنامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پەروەردەی منداڵ لە زنجیرەی بیستەهەمین دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. لەو زنجیرەیە باسی پەروەردەی منداڵ دەکەین، بنەمای پەروەردەی منداڵ لەسەر بەندایەتی و پرستشەکان. واتە دوای ئەوەی کە منداڵ خوای ناسی چۆن منداڵ ڕابهێنین پەروەردەیان بکەین لەسەر عیبادەتەکان. طبعا عیبادات معلومی جەنابتانە، دەبی تەمەشا بکەین هەموو عیبادەت چییە، جارێ بزانین عیبادەت چییە. کەلیمەی عیبادە عەبد معنای چییە؟ کەلیمەی عیباد یان عەبد وەکو زانایان دەڵێن واتە الطريق المعبد، بزانە واتە ڕێگایەکی خۆشکراو، یعنی ڕێگایەک هەوراز و نوشێوی نەبی، ڕەگلەی نەبی، تاسەی نەبی، عەزیەتی تێدا نەبی، ئەوە دەڵێن طريق المعبد، ڕێیەکی خۆشکرایە. عیبادەتیش یعنی ئەو شتەی کە ئینسان خوڕەوشتی ڕێک دەکا، ئینسان دەقی پێدەگری، ئینسان لە هەموو هەوراز و نوشێوی زەحمەتیەک ڕزگاری دەبیتن. لۆیە عیبادەت بەس تەنها نوێژ و بەڕۆژووی بوون و حەج و ئەو بابەتانە نییە، هەموو ژیانی ئینسان عیبادەتە. لۆیە ئیبن تەیمیە شەیخ الئیسلام ڕەحمەتی خوای لەسەر بێ پێناسەی عیبادەتمان لۆ دەکا و دەفەرموێ العیبادەة دەفەرمێ کەلیمەة جامعة لكل ما يحبه الله ويرضاه، وشەیەکی گشتگیرە هەر شتێک، هەموو ئەو شتانێک کە خوای گەورە پێی خۆشە، هەموو ئەو شتانێک کە خوای گەورە پێی ڕازیە، ئەوە عیبادەتە. بزانە عیبادەت بەس نوێژ نییە، هەستانت، دانیشتنت، خوێندنت، چوونە کولیەت، بەجێکنی داک و بابت، معاملەکردنت، هەر هەموو ژیان عیبادەتە. لۆیە عیبادەت معنایەکی زۆر گشتگیری هەیە، زۆر فراوانە. بەڵام لەناو عیبادەتەکان لەوەی منداڵ لێ ڕابێ دوای ئەوەی بە نەزەری ئەتوو هەندێک بابەتت خستە ناومێشی ئەو منداڵە، پەروەردەیەکی جوانی بیر و باوەڕ و خوات پێناساندیە خۆشەویستی خوا و پێغەمبەرت صلی الله عليه وسلم خستە ناو مێشی ئەو منداڵە، فێری ئەرکانەکانی ئیمان و ئیسلامت کردیا، ئەو جە دەبی ڕوکن بە ڕوکن لەگەڵ ئەو منداڵە لەگەڵی بی هەتا جێبەجێ بکە. یەک لەو شتانێک کە زۆر گرنگە ئەویش بریتێ لە نوێژ. نوێژ خاڵی چی زۆر گرنگە، بنەمایەکی زۆر گرنگە کە منداڵی لەسەر پەروەردە بکرێتن. لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە لەو تەمەنێک کە منداڵ هەز بە چاکە و خراپەی خۆی دەکا، هەز بە مەسلحەت و بەرژەوەندی خۆی دەکا، فامێ دەکا، دەتوانی شتەکان وەگری و لەبەرکە، لەو تەمەنی ڕاکە تەمەنی 7 ساڵانە منداڵ دەبی داوای لێ بکرێت نوێژێ بکە. لۆیە پێغەمبەری خوا دەفەرموێ صلی الله عليه وسلم مروا أولادكم بالصلاة وهم أبناء 7، داوا بکەن لە منداڵەکانتان، ئەمریان پێ بکەن با نوێژێ بکەن لەو کاتەدا تەمەنیان 7 ساڵانە. وەضریبوهم عليها ل10، کە تەمەنیان بۆ 10 ساڵ جلەیان بدەن. کەواتە نوێژ بابەتێکی زۆر گرنگە، دەبی لەو تەمەنە بچووکەی ڕا منداڵ لێ ڕابێهێنرێ، فێری نوێژ بکرێتن، کەوا هەتا دەقی پێ بگرێتن. و هەر کاتێک تەوان چۆن ئێمە فێری منداڵەکانمان بکەین نوێژ، دەبی تەدەڕوت لە تەمەنی 7 ساڵی منداڵەکە سوورەتی فاتحای کە لەبەرە قل هو الله ئەحەدی لەبەرە بابکات، ئینجا فێری دەکەی سبحان ربي العظيم سمع الله لمن حميد ربنا لك الحمد، سەز دەکا عمليا يعني وەکو بەکردداری پێی نیشان بدەیت نوێژەکانی کووە. تەحیاتەکە دەتانی مەسەلەن لۆ نمونە حەجارێ وردە چەند کەلیمەی پێ لەبەرکەی هەتا دەگاتە 10 ساڵی لە ماوەی ئەو 3 ساڵە تەحیاتەکەی بە تەواتی لەبەر بکە. ئینجا نوێژی لە بیت و بە بیری بینیەوە دەی کوڕم نوێژ کردیا مەسەلەن تەمەنی 7 ساڵیە تا 10 ساڵی هەمیشە و بەردەوام تەشجیعی بکەی، هانی بدەی، لەگەڵی بی لە تەمەنی 10 ساڵ هەتا 15 ساڵ دەبی تۆزێک لەگەڵی بی لۆ نوێژت نەکردیا کوڕم لۆ نوێژەی ناکەی نوێژێ بکە، هەندێک جار چاوی لێ سێور بکەیەوە ئاگەزانیت هەر عیناد و لاملە، هەندێک جار لێشی بدەی بەڵام بە لێدانێکی نەرم و لەسەرخۆ. ئینجا یەک لەو خاڵانە کە زۆر مهمە، ئەگەر منداڵەکە هەڵەیەکی هەبوو لە نوێژ زۆر بە نەرمی بە جوانی ڕاستی بکەیەوە. ئوم سەلەمە دەجێڕتەوە
دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منداڵێکی تازە پێگەیشتوو لە تەمەنی 12-13 ساڵان بوو نوێژی دەکرد کە سەری لە سەجدە دەنا دەفەرموێ کە سەری لە سەجدە دانا فووی لە خۆی دەکرد ئەوهانیا فووی دەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا ئەفلەح یاڵە منداڵەکە ناوی ئەفلەح بووە ئەی ئەفلەح تەرریب وەجهەکە کە دەچێت سەجدەی ملکەت بلو ئەمر و فەرمانی خوای گەورە بزانت بەرامبەر خوای لە نێزیترین کاتی لە خوای گەورە لۆیە نابی ئەو شتەی بکەی ئەوە گونجاو نییە لەو کاتەدا کە ئەتوو نوێژێ دەکەی مەسەڵەن لۆ نمونە منداڵ دێتە مزگەوت کوڕەکەت عمری 10 ساڵ 12 ساڵ 13 ساڵ 14 ساڵە مەجموعە منداڵەکەن مامۆستای مزگەوتە یان داک و بابا ئەو منداڵە حەزی لێ بانگدا وانیا با فێر بکرێت ئەبوو مەحذوورە دەفەرمێ لەگەتدا منداڵی هاوشێوەی خۆم عمرمان عن تازە پێڕادەگەیشتین عمرمان 13 و 14 ساڵی و لەو تەمەنە بووین دەفەرمێ لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگماندا ئێمە کە بانگماندا هەندێک عن وەکو لۆ خۆمان بانگمان دەدا وانی وەکو گاڵتە منداڵ ئەوها پێکەوە ئەو بانجی دەدا ئەو بانجیدا خۆمان تاقی دەکرد و بزانین دەنگمان کووە هەلو سوعبەت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بانجی کردی فەرمی وەرن ئەی گەنجەکان فەرمووی هەمووتان بانگدان دەفەرمی یەک بێنگ بانگماندا لەکن پێغەمبەری صلی الله عليه وسلم کە گەیشتە سڕەی من فەرمووی نعم هذا الذي سمعت صوته بەڕاستی ئەوە جێم لە دەنجی گرت دەنگێکی گەلە خۆشی هەیە اذهب فأذن لأهل مكة برۆ بانگ بدە لە بۆ خەڵکی مەکەی ببە بانگ بێژی وان بزانە یعنی کەواتە پێغەمبەر تەشجیعی ئەو منداڵەی کرد کە لە باریدا بووە منداڵێکی عاقڵ بووە دەنگێکی خۆشی هەبووە پێغەمبەری خوا بەخۆی جێی ڕاگرتووە ئینجا فەرمووی ڕۆڵە گیان ئەگەر توی بانگتدا لە نوێژی سبەینێ ئاگدار بە لە دوای حەی عەلە الفەلاح دەبی برێ الصلاة خير من النوم الصلاة خير من النوم دوو جارە و ئەگە قامەتت کرد ئاگدار بە دەبی بڵێ قد قامت الصلاة قد قامت الصلاة بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند بە جوانی ئاگداری کردەوە مەسەلەن منداڵ دێتە مزگەوت پێویستە گەورەکان مامۆستای مزگەوتە یان ئەوانەی کە گەورەنە لەوێن دەرێ فێریان کرد کوڕ ڕابوەسن لە مزگەوتێ خۆیان لێ تووڕە نەکەن لێیان نەدەن عەزیەتیان نەدەن دەریان نەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ابن مسعود دەفەرموێ پێغەمبەری خوا دەهات ئاوا دەستی لەسەر شانمان دادەنا يمسح بأيديه مناكبنا بزانە ئینجا دەیفەرموو پێغەمبەر خوا ئستەووا سەفەکانتان ڕاستکەن ولا تختلفوا با کەلێن و پاش و پێش نەبی لە سەفەکانتان فتختلف قلوبكم دڵەکانتان دوایە کە لە نیرەکەوتێ ليلين منكم أولو الأحلام والنهى با هەوڵ بدەن ئەوانەی کە پیاوی گەورن تێگەیشتون دزانا و داناکانن لە دوو من نوێژێ بکەن ئەو ئەوانەی پیاوی گەورن ثم الذين يلونهم ئەوجە پیاوەکانی تر ثم الذين يلونهم ئەوجە لە دوای ئەوان با منداڵەکان لە سەفەکانی نوێژێ ڕابوەستن حتى جارێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منداڵێکی تازە پێگەیشتووی دیت لە دوێژی ئاوڕی دەداوە ئاوڕ منداڵ عادەتی وایە مەسەلەن پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فإن الالتفات في الصلاة هلكة ئاوردانەوە لە نوێژێ بە هیلاکچوونە نەکەی ئاوڕ بدەیەوە وانیا ئینجا پێغەمبەر فەرمووی لا في التطوع ولا في الفريضة لەنە نوێژی سنەت لەنە نوێژی فەرز نابی ئینسان ئاوڕ بداتەوە نوێژەکان بەرناڕێکی و بەچاچی نەکاتن خاڵێشتر کە زۆر مهمە ئەتوو یعنی دایک و باو کە پەروەردەی منداڵی دەکا دەبی بێی مزگەفتی لەکە خۆشەویستکەی نوێژی لەکن خۆشەویستکەی مەسەلەن ئەو منداڵە نوێژی کرد کوڕم مادام ئەو هەفتەی بەڕاستی نوێژەکانت زۆربەی کردێ بە تایبەت لە تەمەنی 7 ساڵەتە 10 ساڵەتە 15 ساڵ ئەو 25,000 دینار دەمێ ئەوە 10,000 دینارم دەمێ هەدیە کلۆ دەکڕم دەتان بەمە گەشتەچی مادام ئەنگۆ بەڕاستی بەجێ منتان کردی ئەوە تەشجیع لەو منداڵ و یەکەشتر لەو شتانی کە زۆر میمە باب لەگە خۆی منداڵەکەی بیبە لۆ مزگەفتی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من كان يؤمن بالله واليوم الآخر ئەوەی باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە فعليه الجمعة جمعەی لەسەر فەرز و واجبە إلا مسافرا مەگەر کەسێک لە سەفەر بی ئەو مەملوکەن یان عەبدە ئەو صەبیەن منداڵێکی زۆر گچکەیە
أو امرأة يان آفرة أو مريضا يان نخوش فمن استغنى عنها بلهو أو تجارة استغنى الله عنه. هر كسي خوي بخافريني مشغول بك بتجارة يان بقالتو قبو أو بابتانو نيجي عينك أو خواي يقول بشتي لو إنسان دكاتن لويا بيوست دايكو باوك هندك شتي زور ميمة يقلوانا بيان يكيزو روجي جمعة مثلا لون منك روجي جمعة أو من ضالاني كي لقى خوي باتا بزقفتي يلا كرم خوتان آمدك كان خوتان بشون دزويجي بشون بيكو سوالي السيارة يامكا يان بيكو بين لبو مزقفت عند فيري آدابي جوية قلتن لخطبي بك خالي يشتر يقلوانا كدي لقى خلشي تعارف يان بيبكا أو فرانكسي كرما أو كرة كما أو كرة جورة كما أو ورده شخصيته كسياتي لو دروس كتعارف يعني بيبكا لغير ما مستاي مزقف لك خلشي مزقف بوشويا عند هاتي آداب السنة فين يامبكا كرم لو روز دبي دلشي خاوين لبكي دبي بونت خوش بي دبي غستي جمعي بكي بوانا أجر باداشتي جوري أما دبون لبود جمعة لبويان روم بكريتوا عند عندك سنتها عندك نيجي سنتها من دار كان للرابين ورده كمن دالك قورب وعمري قيشته باز صار كانوا يجي لسفر زبو كرم ده السنة كام كدور كعتي بيشي نيجي مثلا سبيني خيرك اون ده قوريا زار مثلا لقى خذ بيبيا نيجي جماعات سنة كان يعني لبو رومكي بتايبت لون يجاني دروش من مثلا لون منا نيجي جشن كان براستي ما دو جشن من هي الاسلام او دو جشن زور قورنا لو إلى إيوار الرا من دالك كان عامل كور خود بروزوبنو مش كم سبين زو هستيت خود بشو بوني خود خوشكا ذلك تيتوان أو ذلك لابو جيجني كريت اللبركة سبين دتسينا زجني نوجي تجن لو مزقفتي برنجو روخو خلوقة تيتوان من دالك كان لك خود بمزقفتي زور خوش زجنا علي بدي ما تيك من دالك بخلشي بناسينا لو زجنا دبا مثلا كانت خيزانت أو أندسنا لاي جنان من دالكانيش وكوركانيش بالغال بياوان آماديان بكا يعني باش داري كردن لبو نويجي دجن يعني حتى لبو من داري كتكا حتى من آفرتك أقل لبي نويجيش بي باش داري نويجي ديجنا بكا بس لبو أو ذكر كان وتهليل باش داري كردن لو درشمي شتيشي زوزو قوريا أزرو باداش تشي قلق قوري هيا لويا براستي من دال بوشوي كوا ببديت مزقفت والسنة كان يعني لنويجي داواك دي بارات مثلا نويجي روج جيران ومانك جيران او انا نويجي زوزور قولن وادك او من دال بابن بي نويجي للا خوشويز بي وهروها مزقفتي للا خوشويز بيتن لوي او خالنا زوزور ميما بلا برزا كان اما باسي مسائل عبادة مانكت نويج بلام حتى نها مرزني إنسان لقر پرورده كردني من دال لسندويش تبي آقدار بي هندك عبادتي كشيء من دالي للرابيني مثلا لون منا لبوك تكات أو كسا كتبدي بو حفصال دبي باسي شر محايل لبوكي عيبة نابي كز ناسكا كز آخر زين تن قولي لكن خواو بيغمبر كز آفرد دبي دلشي تايبتي خوي هبي نابي هم من نوع زلكتي لبركاتر يعني أقد زلكتي لبركت زود زاري واهي دبينين من دارك عمري صار 5 صار يخو من داري عمري صار 5 صار هيتي لسنيا بلام والله حري يعني زلكتي لبدك أو من دالا والله زكت بيدستي يعني سبحان الله أو من دالا الروت إبابا أو من دالا خلوها هيك راستك إذا بقى يعني أو آية زواني إلا للروتيا أو همش تدزوانا هي اللقاد لستي تزوان لا عزيان لو اشتدزوان أنا والله أو اشتدزوانا يعني إلا دبي الروتي اشتدزوانا خلو من داري لولي دكي والله بناعة يعني من دار عمري سيسا تار صالة مكيازي لو دك المكياز يخلو من دار مكيازي لو تيا دري بري قلا أو بندالة دري قلا تخوا قنعني وايلي دكي لويه براستي دبي إنسان زور آقا داربي من دار لتمني حفصالي دبي جلو برشي شرعي للا خوشويس بكي باس بكي لكني قورب بكي لتمني حفصال باس كردن لتمني كجيش 10 صال دبي 10 صالة 12 صال وأوانا دبي ريقري لي بكي عندك زلق لبركة زلشي تصق زلشي ناشرين تنك
وانیا ئەو بابەتان ئاگداری کە ڕۆڵە جیان کچی خۆ دەبی ئاگدار بی ئەو جلکانە گونجاو نییە دەبی خۆتی لێ ڕابینی کە تەمەنت گەیشتە 10 ساڵ 12 ساڵ چەفیەی لەسەر بکە با ڕەفتەک چەفیەکی لەسەر بکە ئەو جەکە گەورە بوو پلەبەندی وردە وردە لەگەر گەورە دەبی ئەو منداڵە وای لێدێ ئەو منداڵە وای لێدێتن لەگەر ئەو جلکە ڕادێ بەڵام چ دەکات دەرەدەی گچکەیە تەمەنی دەبتە 7 ساڵ دەبتە 10 ساڵ دەبتە 12 ساڵ دەبتە 15 دەبتە 17 و 18 ئەو وەختی کابرە بەخۆ دێتەوە ئەو وەختی لۆی عەرز و ناموسم هەتەک نەبی لۆی خەڵک تعلیق لە کچەکەم نەدان نابی ئەو جلکەی لێ بکەی وەڵا غەدر داک و بابەکەی لی تۆن دەکا ئەو کچە تازە دەقی گرتێ لەسەر ئەو نەوع جلکە لۆیە بەڕاستی ئینسان دەبی زۆر ئاگادار بی لە مەسائیلی پەروەردەکردنی کچ دەبی ئاگاداری کێ کچی خۆم ڕۆڵەکەم ئەو کسانە ئەو شتانە شەرعی نیە وەلەو تەمەنا هەندێک بابەتێ لە مەسائیلی عیباداتی خوای گەورە سبحانه وتعالى مەسائیلی ئیخلاص نوێژ لە بۆ خوای گەورە بکرێ نابی زۆری لێ بکەی لۆ ئیسلام لۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تەمەنی 7 ساڵی دانایە هەتە 10 ساڵ لەو 7 ساڵە دەبی نوێژی لەکن خۆشەویستکەی دەبی خوای لەکن خۆشەویستکەی دەبی وای لێ بکەی بەس بە قسە خۆشەکانت بە تەشجیعت بە باسکردی بەهەشت نوێژی لەکن خۆشەویست بی لە تەمەنی 10 ساڵ هەتا 15 ساڵ باسی ئەو کەسەی دەکەی کە نوێژەی ناکە چەند ینی نوێژنەکە چەند مەبغوزە لەکن خوا سزای چەند گرانە لەوەی تا لێ ڕابێ کاتێک بەو شوەیە منداڵەکەت پەروەردە کرد لەسەر نوێژ لەسەر ئەو عیبادەتانە ئەو منداڵە دەقی پێدەگری وردە فێری ئەسکارەکانی بکەی ئەوەش عیبادەتە کە نووستی کوڕی خۆم دوعای دووستێ بکە کە هەستایەوە دوعای هەستانەوە بکە منداڵ کە عمری 3 ساڵە بەجێرەی تەمەنی خۆی کوڕم کە نانت خوارد برێ بسم الله کە لێ بووین و بابرین الحەمدولله ئەوە عیبادەتە ئەوە شکری نیعمەتی خوایە فێرکردنی چوونە دەر هاتنەوە ماڵ ئادابەکان ئەوانە بەڕاستی هەمووی عیبادەتە هەمووی زۆر مهمە ئینسان منداڵی لێ ڕابینی لەسەری پەروەردە بکە هەتا دەقی پێ بگریتن ئەوە بابەتە عیبادەتیەکانە کە منداڵ لەسەر پەروەردە بکرێ بە نوێژ و هەروەها کە بریتە لە بانگدان و فێرکردنی بانگ و قامەت لە بۆ منداڵی گچکە نوێژی جەماعەت و هەروەها ئەو نوێژانەی کەوا دروشمن یعنی پرستشە دروشمیەکان لەوانە ئینسان بەشداری بکاتن منداڵی لەسەر پەروەردە بکە دەپاڕینەوە لە خوای گەورە خوای گەورە منداڵمان ساڵح بکە و ئاخیرمان خێر بکە خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەنمان عمرمان هەموو ئیش و کارێکمان إن شاء الله وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين